ئاگاداریەک بۆ کەسانەی بەنیازی چوون بۆ حەجن بڵاوکرایەوە. لە تیوارەوە زانیاری لەسەر خەرجکردنی دەرماڵی مەترسی فەرمانبەران بزانە. کۆمیسیۆن لەبارەی دەنگە پوچەڵەکانەوە زانیاری ئاشکرا کرد. سلااوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. بەڕێوەبەرەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ئاگاداری و کەسانە دەکاتەوە کە بەنیازی حەجن کە لە تیر و پشکی ئەمساڵ ناویان بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەجی ساڵی 2025 دەرچووە. داوایان لێ دەکات بە مابەستی مامەڵەکردن بۆ حەج سەردانی نووسنگەکانی حەج و عومرەی هەولێر، دهۆک، سلێمانی و هەڵەبجە بکەن. بەڕێوەبەرەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ڕایگەیاند و ئاگاداری هەموو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان دەکەینەوە کە ئەمساڵ ناویان بۆ پرۆسەی حەجی 2025 دەرچووە. لەمڕۆوە پێنجشەممە 24 دەی 2024 سەردانی نووسنگەکانی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەولێر، دهۆک، سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆکانی زاخۆ، سۆران ڕاپەڕین گەرمیان بکەن بۆ ڕایکردنی مامەڵەکانیان. ئاماژەی با ڕێکارەکانی مامەڵەکردن کردووە کە یەکەمیان هێنانی بڕی 4 ملیۆن دیناری عێراقی وەکو گوژمەی یەکەم تاوەکو گوژمەی دووەم دیاری دەکرێت. دووهەم پێویستە ئەو کەسەی ناوی دەرچووە ئامادە بێت. سێهەم هێنانی پاسپۆرت. وەزارەتی دارایی عێراق سەبارەت بە خەرجکردنی دەرماڵی مەترسی پیشەیی بۆ فەرمانبەرانی یاسایی بڕیارێکی دەرکرد و ڕایدەگەێنێت. ڕێژەکەی لە نێوان 130 بۆ 120 موچەی بنەڕەتیە بە گوێرەی نووسراوێک کە واژۆی تەیفسامی وەزیری دارایی گشتاندنێکی سەبارەت بە خەرجکردن و هەژمارکردنی دەرماڵی مەترسی پیشەیی بۆ فەرمانبەرانی یاسایی دەرکردووە و جەختی کردوێتەوە کە خەرجکردنەکە بە پشتبەستنە بە مادەی 13 لە یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی ژمارە 22 ساڵی 2010 هەموارکراو. بە گوێرەی گشتاندنەکە دەرماڵی مەترسی پیشەیی بۆ فەرمانبەرانی یاسایی بە ڕێژەی 120 بۆ 130 موچەی بنەڕەتی هەژمار دەکرێت. بەو مەرجەی فەرمانبەری یاسایی بڕوانامەی بە کالۆریسی هەبێت لە یاسا و هەستێت بە ئەنجامدانی کاروباری یاسایی لە فەرمانگەی یاسایی یان بەشی یاسا یان ئەگەر بەشەکە یاسا نەبوو دەبێت کاری یاسایی بکات بە پێی سروشتی کاری فەرمانگەکە. هەروەها ئەوەشی خستۆتە ڕوو ئەگەر فەرمانبەرێک لە کاتی وەزیفەدا بڕوانامەی بە کالۆریسی بەدەستێنا لە یاسادا ئەوە بۆ پێدانی دەرماڵەکە دەبێت ناونیشانە و وەزیفەکەی بگۆڕێت بۆ یاسایی بە پێی پلەبەندی ناونیشانی یاسایی و هەروەها کاری یاسایی ئەنجام بدات. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هۆکاری دەنگی پوچەڵ لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ڕادەگەیەنێت و ئاماژە بەوەش دەکات ڕێژەی دەنگە پوچەڵەکان ئاساین و لە ڕێژەی یاسایی دەرنەچووە. جۆمانە غەلای ڕایگەیان لە ئێستادا کۆمیسیۆن سەرقاڵی پۆلێنکردنی سکاڵاکانە بەپێی وردبینیەکان و پێدەچێت. زۆربەی سکاڵەکان زەرد و سەوز بن واتە سکاڵای سووری تێدا نییە کە لە لای کۆمیسیۆن جێی بایەخە. وتەبێژی کۆمیسیۆن ڕاشیگەیان لەگەڵ ئەوەی ژمارەیەکی زۆری دەنگ پوچەڵ بووە بەڵام ژمارەکە لە ڕێژەی یاسایی دەرنەچووە. هۆکاری دەنگە پوچەڵەکانیش بۆ ئەوە دەگەڕێنەوە کە دەنگدەر تەنها کاندیدی هەڵبژاردووە و قەوارەی هەڵنەبژاردووە یان بەشێک لە وەرەقەی دەنگدانەکان خاڵی واتە مۆر لە ژمارەی هیچ کاندید و قەوارەیەک نەدراوە. هۆکارێکی دیکەی دەنگە پوچەڵەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دەنگدەر لە یەک کاتە دەنگی بە قەوارە و کاندیدێکی سەربەخۆشداوە کە ئەمەش بەپێی یاسا پوچەڵە و دەبوو قەوارە و کاندیدەکان لەو بارەیەوە ڕوونکردنەوەی زیاتریان بە دەنگدەران بدایە. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد.